لە دوای دەستپێکردنی ئۆپەراسیۆنی تووڕەیی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران، ڕژێم دەستی کردووە بە هێرشی درۆنی و موشکی بۆ سەر ناوچەکان یاریمی کوردستان بە گشتی و هەولێر بەتایبەت. هێرشەکان بوونەتە مای مەترسی و دڵڕاوکێ و تێکدانی ئاسایش و سەقامگیری ناوچەکە. سەرۆکی ئەنیستیتۆی توێژینەوەی ئەمریکی کوردی دەڵێت وڵاتانی کەنداو بەهۆی هێرشەکانی ئێرانەوە بە گشتی تووشی شۆکێکی گەورە بوونە و ناوچەکان پشێویان پێوە دیارە. سەرۆک ترامپ و ئیداری ترامپ لەگەڵ ئەوەیەکەوە لە 4 هەفتە بۆ 5 هەفتە ئەم شەڕە کۆتایی بێ و بە ئامانجەکانی خۆیان بگەن و بێگومان کاریگەری لەسەر ناوچەکەش زۆرە. وڵاتانی کەنداو بە گشتی تووشی شۆکێکی گەورە بوونە دوای ئەوەی کەوا ئێران هێرشی کردوتە سەریان و هەتا ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە پرۆشکی شەڕ بە دوور نەبووین. چاودێرانی سیاسی نێودەوڵەتی و ئۆپەراسیۆنەکەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران بە گرنگ وەسف دەکەن و پیان وایە ئەم هەنگاوە نەبوایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نائارامی زیاتری بەخۆیەوە دەبینی. من پێم وایە پێویست بوو لەبەرەوەی ئێران نەچۆ ژێرباری ئەو پابەندی کە لەسەری بوو بە تایبەتی شەڕێکەوتنی لەگەر ئاژانسی ئەتۆم دەرکەوت ئەو چەکانی ئێران هەیەتی مەترسیە بە دەلیلی ئەوەی کە دەبینین هەر ئەو چەکانەیە ئێستا پەلاماری دەوروبەری خۆی پێدەدا لە وڵاتان باسم کرد وڵاتانی کەنداوە بگرا بۆ ئێران و بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و هەموو ئەوانە دەبینین کە بەڕاستی ڕژێمێکە لە ماوەی دەسەڵاتی 40 ساڵی خۆی هەمیشە مای ناسەقامگیری بووە بۆیە بیر لەوە کراوەتەوە کە دەبێت ئەو ڕژێمە ئەگەر لە ناویش نەچێت لاواز بکرێت. ئەو ئۆپەراسیۆنەی ئێستا کە ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران بەڕێوەی دەبن و بە هاوکاری و هەماهەنگی هاوپەیمانەکانیان دەرەنجامی ئەو سیاسەتەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکە گرتیەبەر سیاسەتی فراوانخوازی و سیاسەتی خۆپرچەکردن و ئێمە هیوادارین قۆناغی دوای شەڕ قۆناغێک بی کە ئەمن و ئاسایش و ئیستقرار بۆ ناوچەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەڕێتەوە. ئەو ناوچەیە پێویستی بە ئارامی هەیە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕژێم و گروپەکانی سەر بە ئێران زیاد لە 90 درۆن و موشکی ئاراستەی هەولێر کردووە. ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەت یاریمی کوردستان لەبارەی هێرشە درۆن موشکەکان لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت ئەو هێرشە ئاسمانیانەی کە دەکرێتە سەر هەولێر لە ڕێگەی درۆن و موشکەوە بە شێوەی هەڕەمەکی ئەنجام دراوە و دامەزراوەکان و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی سڤیلی کردوێتە ئامانج. ئەمەش هەوڵێکی ئاشکران بۆ تێکدانی ئاسایش و سەقامگیری هەرێم و لێدانە لە پێکەوە ژیانی ئاشتیانە. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.